دانگو باس ماتیوس خەوەنشکۆ جلیۆس لازەویلی جولەکە هەوڵگلێکەیە لێرە چی دەکەی؟ مەگە بە تۆمە کوتبوو ئەگەر لە دنیا بێت بەڵێ فەرمووت بەڵام تاوێ لەمە بەرکابرای بە دروشکەوە ئەوی دەرکرد ئەمنیش بە پای پیادە نەم دەتوانی بە دوایە بڕۆم دەی بۆچی پیادە؟ ئەخر قوربان نیازم بە ئەسپ نەبوو وام نەدەزانی کە ئەو دەرباز بێ چۆن لەم کۆشکەوە هەواڵەکان گەیشتوەتە دەرێوی کۆشک دروشکە چێکەت ناسی؟ دەموچاوی خۆی داپۆشی بوو بەڵام وابزانم دروشکەی جەنابی ماکسیمیلیان بوو ماڵی ماکسیمیلیان خەژێر چاوە دیری بزانە دروشکەکە هەرەوە یانە بڕۆ بەسەر چاو قوربان گەرمەوە بۆ شاد نیگەران مەبن هێشتا دەرفەتمان هەیە ئەمن ببەخشن خاوەنشکۆ دەتوانم پرسیارەکان لێکەم ماتیوس تۆ نزیکترین دۆستانی منی هەرچی دەوێ بپرسە دۆژمنی ئێوە لەگەڵ ماکسیمیلیان لەبەر چیە و لەکەیەوە دەستی پێکرا چۆنکو متمانم پێتەوێ دێڵێ من چند ساڵ بوو کە هێلێنم خۆش دەویست و دیوکلیتیانوس لەم کارە ئاگادار بوو بەڵام بە هاتنی ماکسیمیلیان دیوکلیتیانوس دوو دەستی کچێکی پێشکەشیەوە کرد من هەر لەو ڕۆژەوە بڕیارمدا کە پیشان بدەم ماکسیمیلیان شیاوی هێلێنی نییە بۆ خەیانەتکارێک زۆرتر نییە بۆ دەستێ لەمێنم باڵگەگەلێکیشم لەوە کۆ کرد لە تەوا کە لە گوزارشێکدا بە دیوکلیتیانوس دێڵم ئەگەر سەرنجی نەدا گزارشی دووهەم دەنووسم بۆ ئەمپراتور ئادریانوس بۆچی جەنابی دیوکلیتیانوس و خاتوهێلێن ماکسیمیلیانیان بەسەرەوەدا هەڵبژات ئەمە دەچێتە سەر دەسەڵاتی هەر کام لە ئێمە لە ڕووندا ماکسیمیلیان کوڕی سەناتۆرێکی ڕوومیە و من کوڕی ئەفسەرێکی قەدیمی ئەرتشی ڕوومن کامان دەتوانی پشتیوانێکی باش بۆ حکوومەتی دیوکلیتیانوس بین بەداخەوم قوربان لێگەڕێ ئێمە بۆ کوێ دەڕین گالوس ئێوە دەبێ بە ماوەیەک لە شار دوور بن چۆن دارستان پڕە لە حەشارگا ئێوە چەند ڕۆژێ خۆتان بشارنەوە تا وڵات ئەهوەن دەبێتەوە بەم چەشنەی ڕوومیەکان لە ئێوە غافڵ دەبن من هەموو ڕۆژێ بۆ ئێوە خۆراک دێنم نا من تەنیا نیم نابێ لە ڕێگانی خۆم ئەرکی سەرشانم لەبیر بەمەوە کۆبوونەوە و بانگێشتن لە خەڵک درەنگ نابێ پاشانی دەرفەتی ئەم کارەمان هەیە بەڵام من و هەواییەکانم سێ ڕۆژی دیکە لە قەبرستاندا یەکتر دەبینینەوە کەوایە دەبێ ئاگامان لە خۆمان بێ نیگەران مەبە گالوس دەکرێت تاوێ گوێ ڕاگری بۆ قسەکانی من؟ گوێڕا دەکرم گوێڕا دەکرم نا گوێ ڕاناگری نازانم وای لەنەو کام دنیادا ڕاستەکەی بم بۆ هاتنە
هەواڵی هاتنی ئەمپراتور بۆ فیلادلفیای مێشکی بە تەواوەتی بەخۆیەوە خەریک کردوم تەنیا بەسە هەڵەیەک بێتە پێش هەموو شتێک خراپ دەبێت تەواوی هیواکار من بە جارێکدا پوچەڵ دەبێتەوە تەنە بریا بەجێگەی ئەم هەموو بەرزەفڕیە کەمێکیش سەرنجی کاروباری گرنگت دابە هاتنە تۆ نازانی کە هاتنی ئەمپراتور بۆ ئێرە چەندە دەتوانێت بناغەکانی حکوومەتی من لە ڕوومدا پتە و کاتەوە جگە لەمەش میرەوەریەکی زۆرم بۆ زیندوو بووەتەوە چ ڕۆژانێکم لەگەڵ ئادرنیا نووستا هەبوو هەروە دەزانم دوێنێ بوو شەڕی بەین النەهرەین چ شانازیەکی گەورە لەو کاتەدا من لە فەرماندەرانی لێژیۆن بووم ئادریانوس فەرمانیدا کە مەلەکانی فالگرتنیان دەرهێنا و کە هەندانی کردە بەریان ئای خوددا بە چ تا مەزرۆیەکەوە دەیان خوارد ئەمە نیشانەی ئەو بوو کە ئەو شەڕە بە قازانجی ئێمە دوایی دەهات هاتنە سەرکەوتنیی گەورەمانی پێشدا بوو چ بەخت و ئێقباڵێ چ بەخت و ئێقباڵێ بە دوایەوەدا ئادریانوس بە دڵنیاییەوە چەند هەنگاوێک بەرەو شار ڕۆیشت و بە دەنگی بەرز هاواری کرد ئاهای ئەگەر خودایانێک لەم شارەدا هەنجۆ بۆ من ڕابگرن من لە ئێوە داوا دەکەم کە لە ماڵەکان و مابەدەکانی شار دوور کەونەوە و فرمێسکی خەمیان بۆ دابڕێژن و لە بەرامبەری نێزەکان تیرەکان و شمشێرەکانی ئێمە لەم خەڵکە بەرگری مەکەن و بهێڵن کە ئێمە بەسەر کەوتنەوە بینە ناو شارەکەی ئێوەوە فاتح نەمکوت کە بە قسەکانی من گوێ نادەی تۆ لە ئاواتەکانی خۆدا نۆخم بووی زۆر باشە گوێ ڕادەگرم ئێستا بڵێ گوێ ڕادەگرم وا دەزانی کە ئادریان چ کەسێ دەکاتە جێگیری خۆی نازانم مەگەر نەتکوت کە پیشینەی دۆستیت لەگەڵ ئادریان زۆرە بیرەوەریەکانی ڕابردوم لەگەڵ ئادریانوس تاوێکی لە مێشکم ناچێتە دەرەوە هەموو کاتێک بیری لێ دەکەمەوە مەبەستم و بیرهێنانی بیرەوەریەکانی ڕابردوو نەبوو دەمەوەی بڵێم لەم دۆستیت دەتوانین بە باشترین شێوە کەڵک وەربگرین بە مەبەستی چامانجێک لە ئەو داوا بکەن لەبەر دۆستیەکانی ڕابردوو بۆ پاداشی نەجاتی گیانی ئێوە بۆ جێگیری خۆی هەرچەند ئامانجێکی زۆر بەرزەفرانەیە بەڵام بۆ جێبەجێکردنیەوە دەکرێت هەوڵ بدرێت زیانیشی نییە بۆچی بەرزەفرانە مەگەر لە لێهاتووی و کارامەی خۆ دڕدونگی یا لە دۆستی ئادریان هیچ کام لە بڕیاری سێنای ڕۆم گومانم هەیە وا دەزانم تەنانەت ئەگەر ئادریانوسیش قبوڵی بکات ئەوان قبوڵی ناکەن بەڵام زیانێکی نییە بەردەیکە و دەی هاویژین نازانی خاوەن چکۆ چەندە خۆشە پاڵدانەوە لەسەر تەختی خاتوونی هەوڵی ڕوون ئەم ئاواتە هەموو کاتوا لە بیرروزەینمدا کەوا بوو پێشنیار دەکەم بۆ خۆشت هەوڵ بدەیت شەڕۆن خێزانی ئادریانوس دەم سەفرەدە لەگەڵیدایە لەگەڵ ئەو دۆستایەتی خۆتدا بمەزرێتە ژنان لە بڕیاردانی مێردەکانیاندا دەورێکی گرنگیان هەیە هەرچەند پێم خۆش نییە بیبینم بەڵام پێشنیارێکی خراپ نییە دڵنیا بە هەر ئەم کارە دەکەم علی جناب جولیوس درود بۆ خاوەنشکۆ دیوکلیتیانوس جەنابی جولیوس باسی شار بکە هەموو شتێک باشە تانیا نەگەرانی من لە ناخۆی کۆشکە کە هەواڵەکانی دەگاتە دەرەوەی کۆشک
ئاسوودە بن جەنابی ئادونیا ئیدی لە مەترسیدا نین ئێرە هێمنە ئەمە هەوڵجار نییە کە جەنابی ماکسیمیلیان من نەجات دەدا ئەو بەر لەمەش لەش و گیانمی پێکەوە ڕزگار کردبوو ئەم قسەیە شیاوی بیستنە چۆن من لە مبەلغێنی مەسیحی بووم و تەسلیسم ڕادەگەیان ڕۆژێکیان سەربازانی ڕۆمی لە کاتی قسەکردندا قۆڵبەستیان کردم بێگومان وەختی مردنم هاتبوو بەڵام جەنابی ماکسیمیلیان بە بیانوەیەکەوە منی ڕزگار کرد و هەر ئەم ئاشناییە بووی هۆی ئەوە کە من ببمە خوداپەرست ماوەیەکی زۆر پێکەوە قسەمان دەکرد و من زۆر شت لە ئەوە فێر بووم گالوس قەدری ئاغت بزانە ئەو پیاوێکی گەورەیە من بە باشی ئەو دەناسم کەوایە تۆ زۆر شتی لێ دەزانی من غوڵامێکی یونانیم 14 ساڵانە بووم کە بابی خاوەنشکۆ و ماکسیمیلیان ئەمنیان کرێ و بردمیانە بۆ ماڵەوە ئەو یەکێ لە پایە بەرزەکانی سەنای ڕۆم و یەکێ لە نزیکەکانی ئەمپراتور ئادریانوسە من شایەتی گەورەبوونی سات بە ساتی جەنابی ماکسیمیلیان بووم ئەو یەکجار زیرەک بوو و بابی لەو کاتەدا باشترین معلمەکانی بۆ بارهێنانی ئەو دەگرت و ئەوی لە زانستەکان و فەنەکانی فەرهەنگی نەتەوە جۆربەجۆرەکان ئاگادار کرد و هەر ئەم ئاگاداریەی جەنابی ماکسیمیلیان بوو بەهۆی ڕقوقینی ئەو لە خوداکانی ڕووم و دەڕەندەی ئەوان و ملهۆری ڕوومیەکان و بۆ دووری گرتن لە ڕووم دەست بەجێ پاش داخوازی دەقیانوس بۆ هاتن بۆ فیلادلفیا وەڵامی موسبەتی دایەوە بەڵێ ئەو چارەنووسی وا بێتە فیلادلفیا وا دێتە بەرچاو زۆر ماندوو بوو باشترە لە ژێر و سێبەری ئەو یارەدا تاوێ ماندوویمان دەکەین ئەو هاتە فیلادلفیا کە لە جنایەتی ڕۆمیەکان دوورکەوێتەوە لە حاڵێکدا کە نەیدەزانی جنایەتی فیلادلفیا کەمتر لە ڕۆم نییە بۆچی جەنابی ماکسیمیلیان بە دیتنی جنایەتی دەقیانوس نەگەڕیاوە بۆ ڕۆم دەقیانوس دەست بەجێ کچەکەی لە ماکسیمیلیان مارە کرد تا لە فیلادلفیادا بمێنێتەوە قاپڵ لەوە کە خات و هلێن خۆی دەبێتە یەکێ لە خوداپەرستەکان کەوایە جەنابی ماکسیمیلیان بەر لەوە کە بە خودای تاقانە ئیمان بێنێت خودایانی درۆی و بتەکانی وەلا نابوو و ئیمانی پیان نەمابوو ئەوان هیچ کات بە خودایانی ئۆلەمپ ئیمانیان نەبووە و هەموو کات بە دوای ڕاستەقینەدا بوون ئەو خوڵقێنەری خۆی دەناسێ بەڵام بە دوای ڕێنوێنیەک کتێبێک نیشانەیەک لەوانەوە بووە مەگەر تەورات و ئینجیل نەگەشت بۆ دەستیان بۆچی ئەوانەی خوێند بووە بەڵام ڕاستەقینی لەوانە نەدەدیم ئەو هەموو کات دەچووە ئاوایەکانی دەوروبەری فیلادلفیا و لە پلۆپایەی بەرزی خۆی بە قازانجی چەوساوان و بێبەشان کەڵکی وەردەگرت لە یەکێ لەم سەفەرانەدا خۆی دەڕەندەی مەئمورانی ماڵیاتی بە چاوی خۆی دی مەئمورانی ماڵیاتی دەقیانوس ماڵیات نادەی ماڵیات نادەی ها نایدەم نیمە ماڵیات نادێرێ ئەوانە لەوێ لابن هەموویان دەرنەولاوە ماڵیات نادێرێ هەڵدە کوژم ماڵیات نادێرێ
باسە ئێمە مەئموری وەرگرتنی ماڵیاتین ئەم پیاوە ناوێ ماڵیات بدات نایەوێ یا نیەتی ئەمە بە ئێمە ڕەبتی نییە ئێمە مەئموری وەرگرتنی ماڵیاتین نا مەئموری یارمەتی بە هەژاران پێگەڕێن داس ڕاکرێن جەناوبەت چێ بێت ئەفسەرێکی خوارتر لە سەرۆکی خۆی پەیڕەوی دەکات نەک پرسیار پێگەڕێن من ئەفسەری وەرگرتنی ماڵیاتی خاوەنشکۆ دیۆکلێتیانوسم لە تۆش فەرمان نابم وا دیارە دەبێت بە زمانێکی دیکە قسەتان لەگەڵ بکەم نا وا دیارە کە زۆریش ناسپەروەردەی خاوەنشکۆ و نازانم کە ئەو زمانەی دیکە بزانی بەسەیدی پیاوەکان لێرە کۆکەوە و گۆڕەگەم کە بڕۆ ڕۆزانم خاوەنشکۆ ڕۆژگارتان ڕەش بوو ئەو ماکسیمیلیان زاوای دیۆکلێتیانوسە وەڕێ دەکەوێت وەرێ و ئەمە پێشکێک بوو بۆ ئاشنابوونی جەنابی ماکسیمیلیان لەگەڵ ئەو پێپیاوە خوداپەرست و دڵپاکە جەنابی ماکسیمیلیان بەتوندی بریندار ببوو و پیرەپیاوەکە کە خۆی لەم بابەتەوە شەرمەزار دەدی لە بەرامبەری ئەوانەوە خۆی بە تاوانبار دەزانی کەوا بوو لەشی برینداری جەنابی ماکسیمیلیانمان بردە ماڵی پیرەپیاوەکە و ئەو بەپەلا بە باشی دەستی کرد بە دەرمانکردنی ئەوان
نا ئێوە دەبێ پشوو بدەن ڕێگا ڕۆیشتن بۆ ئێوە پەرمەترسیە کانوس بەڵێ خاوشکۆ من لێرەدام نەبوونی ئێمە هێلێن نیگەران دەکات من دەچمەوە بۆ شار و ئەو ئاگادار دەکەم ئێوە پشوو بدەن جەنابتان ئاسوودە بێ خاوشکۆ بە تەلمی خەوە دیسیش بڵێن ئاگایان لە کاروبارەکان بێت ئەگەر دیەکلێتیان و سپرسیاری کرد بڵێن بۆ جێبەجێکردنی کارەکان چووەتە دەوروبەری شار بەسەر چاو گەورم نیگەران مەبن من زوو دەگەڕێمەوە ئاگاتان لە خاوەنشکۆ بێت بۆ ئەمە پێشێکی ئاشنایی جەنابی ماکسیمیلیان لەگەڵ ئەو پیرە پیاوە خوداپەرستە بوو ئەم برینەتان چاک داپۆشیوە ئێمە ببەخشن کە زیاتر لەمانە نەمانتوانی یارمەتی خاوەنشکۆ بدەین نا زۆر باشە لەکوێ فێر بوون؟ لە باب و باپیرانم هەرچەند لە چاوی زانستی پزیشکانی ڕوومەوە هیچ نییە چ کەسێ ئەوەی تووشی ئەو ڕۆژە ڕەشە کردووە؟ گرنگ نییە خاوەنشکۆ سەدان ساڵەکە خامچی ڕۆمەکان بە درەندەیی بێڕەحمێک کە شیاوی مرۆڤە خاوە شارەکان نیەت لە شان و ملی ئێمە دەدرێ ئێمە ئیتر عادەتمان پێگرتووە من بە نێوی ڕوومیەک داوای لێبوردن لە ئێوە دەکەم ئێمە ڕوومەکان خۆمان بە خاوەن شارستان یەکترین خەڵکی دنیا دەزانین بەڵام وەحشیانەترین کارگەل دەکەین ئێوە لەگەڵ ڕۆمەکانی دیکە تەوفیرتان هەیە بەڵام ئێمەش وەکو باقی ڕوومیەکانین تەوفیرێکی وا لە نێوانماندا نییە نا ئەسڵە وە نییە ئیزن ئەدەن شتێک بپرسم ئایبی نییە خاوەنشکۆ بۆچی بەجێ یارمەتیدان بەو ئەفسەر ڕوومێ دژی ڕاوەستان من بۆ خۆشم نازانم تەنیا دەزانم کە نامەوێت لە ڕیزی ملهۆڕاندا بم ڕەنگە ئەم ویستۆ بڕواایە مەسەلێکی دەرونی بێت بەڵام خۆشویستنی دنیا و لەزەتەکانیشی ویستێکی دەرونیە بۆچی بۆ گەیشتن بەم ویستنە دەرونیە هەوڵ نادێ قوربان ئایا ئێوە بۆ کارەکانی باش و خراپی خۆتان بەڵگەیەکتان هەیە؟ بەڵێ من هیچ کارێک بەبێ حەقدەست ناکەم بە دڵنیام کە حەقدەستی تەواوی کارەکانم چ باش و چ خراپ وەردەگرم و ئەگەر جگە لەمە بێت ئەسڵەن ژیان بۆ من هیچ مانایەکی نییە تۆ بۆ چاکەکانت لەلایەن چێوە خەڵات دەکرێت؟ غڵام یا خزمەتکاری ئێوە حەقدەستی خۆی لە چێ وەردەگرێت؟ ئاغاکەی لە ئاغاکەی یانی لە ئێوە منیش لە ئاغاکە وەردەگرم هەر کەسێک ئاغایەکی هەیە تۆ دەتەوێت بڵێ کە حەقدەستی خۆ لە خوداکەت وەردەگری بە بڕوای من هیچ هاندەرێک بۆ کارە چاک و خراپەکان لەمە باشتر نییە بەڵام من ئەوەندە نەزانیم کە کارەکانی چاک و خراپم بۆ خوداکانی بێبایخ کە لە معبەدەکاندا بەدەستی خۆمان ساز کردو بکەم من دەزانم کە خودایەک هەیە متمانەم هەیە بەڵام چۆن خودایەک نازانم خودای من خۆڵخێنەری منە بەڵام خوداکانی ئێوە یا باشتر بڵێم خوداکانی ڕۆمەکان خۆڵخێندراوی ئەوانن نا من بە خودایی تۆش ناتوانم متمانە بکەم ئەگەر جوولەکە بیت خودای تایبەتی هۆزی خۆت دەپەرستی
من خوێندومەتەوە کە تەوراتیەوە پێغەمبەران بەکاری ناحەزوت زێ و تاوانبار دەکات. من ناتوانم قبول بکەم کە خودایەک لە ئاسمانەوە بێتە زەوی و بڕواتە ڕێگادا و لەگەڵ پێغەمبەرانی خۆی زۆران بگرێ و لەو تێک پشکێ. وەگەر تۆ مەسیحی بیت ناتوانم خودای تۆش قبول بکەم، چونکە خودای مەسیحیەکانیش وەکو خودای ڕوومیەکان کوڕی هەیە و ئەمە ئینجیل دەیڵێ. بەڵام ئەم خودایی کە ئێوە وتان سازکراوی مبلغین و پەیڕەوانیەتە نەخودی مەسیح. ئەوەن بۆ ئەمە کە ڕۆمیەکان بێنە سەر دینی مەسیح، دینی ئاسمانی مەسیحیان وەکو دینی زەوی ڕۆمیەکان لێکرد. پێپیاوە بۆ جەنابی ماکسیمیلیان باسی ئینجیلێکی کۆنی کرد، بەڵام من لەو کاتەدا لەم قسانەوە ئەو جۆرەشتانە تێنەدەگەیشتم. بەڵام ئەمە ئاشکرا بوو کە ئەو پیرەپیاوە قسەی زۆری بۆ وتن هەیە. ئێڵێ بیر و بڕوام بە ئاشکرایی بڵێم من خوددا پەرستێک و خودای تاقانە دەپەرستم. پێغەمبەری من مەسیحە و نەکەسی دیکە. مەگەر خودای مەسیح لەگەڵ خودای باقی مەسیحەکان تۆفیرێکی هەیە؟ خودای مەسیح خودای تەواوی پێغەمبەرانە، خودای دوایین پێغەمبەرێکە کە لە داهاتوودا دێت. هەرچی جگە لەمە بێت دروستکراوی بیر و زێنی ئێوەیە. لە خۆتەوە قسان دەکەی یا بەڵگە گەلێکش بۆ سەلماندنی هەیە؟ بەڵگەی زۆرم هەیە، بەڵام باشترین بەڵگەی ناساوەکەم ئەوەیە کە لە گیانم خۆشتر دەوێت. دەکرێ من ببینم؟ بەڵێ بۆچی نە؟ پیرەپیا و ئینجیلی بارناباسی بە جەنابی ماکسیمیلیان پیشاندا. ئەویش ئەوی لە یەک نەنا تا ئەوەی کە هەمووی خوێندەوە. و لە ماڵی پیرەپیاویش نەهاتە دەرێ تا ئەوەی کە نوسخەیەک لەو کتێبەی بە خۆی نووسیەوە. ئەو ڕووداوە و ئەو کتێبە بوو بەهۆی ئەوە کە جەنابی ماکسیمیلیان بوو بە خوداپەرستێکی مەسیحی و پاش ئەوەیش ئێمەی هێنایە سەر ئاینی خۆی. گالوس بەڕاستی کە جەنابی ماکسیمیلیان لە بەندەکانی نزیکی خوددایە. ئەو بە منی دەوت تەوفیر نێوان ئەو شتەی حەزرەتی مەسیح دەیگوت و ئەو شتەی ئەمڕۆ پێڕەوانی ئەو دەیڵێن وەکو تەوفیری نێوان دارێکی گەورەیە لەگەڵ چەند جایەکی بچووکدا. بەڕێگۆڵ لە ڕێگای دووری شەوە بۆن و بەرامەیان هەست دەکرێت. هیوادارم کە پەیوەندی ئێمە لەگەڵ ڕوومیەکان قورس و قایم بێت. خاونکۆ ئیزن بدەن دیاریەکانی هۆزی یەهود پێشکەشکەین. ئەمانە قابلیەوەیان نییە نیشاندەری دۆستی جوولەکەکان لەگەڵ ئیمپراتور و نوێنەر و جێگری ئەوان جەنابی فەرماندار دیوکلیتیانوسە. ئێمەش دیارە بە نرخەکانیەوە بە نیشانەی دۆستی دەزانین. ڕێکەوتنامەیەک کە لە نێوان خاوەنشکۆ ئیمپراتور و سەرۆکانی هۆزی یەهود لە ئۆرشەلیمدا مۆرکرا بە ئێمە دەڵێ کە لەگەڵ جەنابی فەرمانداردا هاوکاری نزیکمانە بێ و لە جێژنەکانی پێشواز لە ئیمپراتوردا ئێمەش بە ڕادەی خۆمان بەشداری بکەین. لە ڕایەتەکانی ئیمپراتور جگە لەوە چاوەڕوانی ناکرێ.
ئێمەش بەرکی سەرشانمان دەزانین کە ئێوە لە مەسەلەکانی عیبادی و کاروباری بازرگانیدا ئازاد بهێڵین. لە ڕاستیدا خۆشی و ئاسایشی خەڵک لە ئەرکەکانی ئەمپراتوری ڕۆمە، بەڵام تاقمێ لەم خەڵکە هەن کە ئاسایشی ئەوانی دیکە تێک ئەدەن و مەبەستیان خیانەت بە ڕۆم و خدایانی ڕۆمە کە لەگەڵیاندا سازش ناکەین و بۆ گرتن و سزادانیان ساتێک هەدا ناودەین بە هیچ جۆرێک. مەبەستی خاوەنشکۆ فەرماندار مەسیحیەکانن. ئێمەش لەوان زیانمان دیوە. ئەوان بەو پێغەمبەرە درۆینە و کتێبە دەستکردەی خۆیانەوە لە نێوان ئێمەشدا ڕەخنەیان کردووە و پەیڕەوانی ئاینی یەهودیشیان چاواشە کردووە. خاوەنشکۆ بە بڕوای من بۆ بربەرەکانی لەگەڵ مەسیحیەکان دەتوانین هاوکاریەکی زیاتر و نزیکترمان هەبێ. ئەی سەرباز ئێوە بڕۆنە سەر زووکەن. عرابەکە بێنن. ئەمە دەکرێ وشارینەوە. تەرمەکە ببینە کوێ؟ لە قەبرستاندا دەزانن کە تازە ئەسپەر دەکراوە، ڕەنگە قەبرەکە بدەنەوە. باشترین جێگا ماڵە بابی سانتۆسە. نا هەوڵ جێگەیە کە بگەڕێن ئەوەیە. باشترە بیبینە ناو دارستان لە هەموو جێگەیەک هێمنترە. ڕاوەسن ببورن خاوەنشکۆ ڕێگاکە بکەنەوە. قارەمان بخاتە ڕێزی ئیمانداران و پیا و چاکانەوە.
سەرشۆڕیە ئەمە سەرشۆڕ تاوانبارێکی ژێر چاودێریتان دەڕپێنن و تەرمی تاوانبارێت لە بەرچاوی قەرەوڵەکان دەڕپێنن ئەو کات بەرپرسی لێژیۆن و گاردی تایبەتی شاوری ئێمە چی کردووە؟ تەنیا گزارشێنەوە. ئەمن بۆ زانینی تەکلیف و دەسەڵاتی زۆرتر بە خزمەت گەیشتمالی جەناب. گوێ بگرە جولیۆس، 3 ڕۆژ دەرفەتت هەیە بەر لە گەیشتنی ئیمپراتۆر بۆ فیلادلفیا ئادۆنیا و تەرمی پۆلۆتۆن بدۆزیتەوە، ئەگی ناخۆت بە جێگەی ئادۆنیا لە خاچ دەترێی. جگە لەمە ڕفێنەرانی تەرمی پۆلۆتۆن و ڕێزگاری دەرانی ئادۆنیاشم لە تۆ دەوێت.